لەسەر ئەم پرسە جهانگیر گۆڵپی پسپۆڕی دارایی گشتی لە هەولێرەوە میوانمە بێت. بەڕێز جهانگیر، ئەم کاتت باش وەکوی بینین ناکۆچیەک لە هەم لێدوانەکەی سوودانی هەیە لەوەی کەوتوێتی ناتێگەیشتنێک لە ئاست لەسەر پێگەی هەرێمی کوردستان هەیە و هەروەها لە کردارەکانی وەزیری دارایی عێراقە بەم شێوازە بودجە ئەنێرێت. پێت وایە ئەم ناتێگەیشتنە چییە لە نێوان حکوومەتی عێراقیا بە شێوەیەکی گشتی لەسەر پرس؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت. سڵاو لە بینەرانی خۆشەویست. سەبارەت بەو قسانەی بەڕێز محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق کردوونی، من پێم وایە کە ئەو قسانە وەکو دەربڕین بە تەواوی دەقیقن، نەک هەر ئەو زۆر کەس لە یاساناسان لە پسپۆڕان لەوانەی متابعی سیستەمە فیدراڵیەکانن ئەوە ئەزانن کە لە سیستەمی فیدراڵیدا شتێک نییە بە ناوی پێدانی موچەی ڕاستەوخۆی موچەخۆرانی هەرێمێک یان حکوومەتە مەحەلیەکان لەلایەن دەسەڵاتی حکوومەتی ناوەندیەوە. هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فیدراڵیا کە هەرێمێکی فیدراڵیە بە پێی دەستور بە پێی مادەی 121 ئەوەی هاتووە دەربارەی هەموو ئەو قەزایانێکی ئێستا بکراوەتە ئشکال تەنها ئەوەیە لە مادەی 121دا هاتووە کە پێویستە لە کۆی داهاتەکانی عێراق حیسەیەکی عادل بۆ هەرێم و پارێزگانە بەسراوەکان بە هەرێمەکان بدرێت بە جۆرێک کە گونجاو بێت لەگەڵ ڕێژەی دانیشتوانیان و لەگەڵ یەک دوو پێوەریتر کە لە یاساکەدا دیاریکراون. بۆیە نە بەپێی یاسا و نە بەپێی دەستوری عێراق، نە بەپێی سیستەمە فیدراڵیەکانی دنیا، نە بەپێی هیچ ئەزمونێکی دنیا لە وڵاتێکی فیدراڵیا ئەوە نییە کە حکوومەتی ئیتحادی یان حکوومەتی مرکز خۆی هەڵسێت ڕاستەوخۆ بە دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمەکان. ئەوەی لەسەر حکوومەتی ئیتحادیە لە ڕووی دابەشکردنی موچەوە پێدانی موچەی ڕاستەوخۆ بریتە لە پێدانی موچەی موچەخۆرانی ئەو موئسساتانەی کە موئسسەی فیدراڵین سەر بە دام و دەستگا فیدراڵیەکانن، وەکو پەرلەمانی فیدراڵی، وەکو حکوومەتی فیدراڵی، وەکو سەرۆکایەتی کۆمار، وەکو ئەو وەزارەت و موئسساتانەی کە موئسسەی فیدراڵین و ئینەما هەموو دام و دەستگاکانی تر لە ئاستە حکومیەکانی تر، ئاستی حکوومەتی هەرێمەکان یان ئاستی حکوومەتی پارێزگاکان ئەوە لەلایەن خۆیانەوە موچەدا بەش دەکرێت، لەلایەن خۆیانەوە زۆربەی تەنفیزی خەرجیەکانەکرێ و بەشێک لە داهاتەکانیش لەلایەن خۆیانەوە وەردەگیرێت. ئەوەی هەیە پێویستە بەپێی یاسا و ڕێساکان ڕێک بخرێ. بەڵام بەداخەوە من حەزەکەم زیاتر لەسەر ئەوە ڕاوەستم کە حکوومەتی عێراق ڕاستە حکوومەتی بەڕێز محەممەد شیاع سوودانی بە دەربڕین ئەم قسەیە ئەکا لەوانەیە نازانم تا چەند بڕوای پێ هەیە، بەڵام بە درێژایی ساڵانی ڕابردوو هەر لە پاش ئەوەی دەستورەکەی عێراق ئیقرار کرا ئیتر وردە وردە کار لەسەر ئەوە کراوە بە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی و ڕێسای ناوەندگەرایانە کە لە عێراقدا دانراون وایان کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان مانایەکی ئەوتۆ بۆ فیدراڵەتی دارایی لە عێراقدا نەمێنێتەوە لە کاتێکدا کە سیستەمی فیدراڵی لەسەر دوو پرەنسیپی سەرەکی ڕادەوەستێت کە ئەوانیش ئیستیقلال و ئیتیحادە، واتە سربەخۆیی و یەکگرتووی. کاتێک کە ئەبێتۆ هەرێمەکان ڕێژەیەکی باش و مناسبی سربەخۆیان هەبێ لەگەڵ یەکگرتوویەکە لەگەڵ دەوڵەتە ئیتیحادیەکە، لە کاتێکا ئێمە ئەزانین بەپێی ئەو هەنگاوانەی لە ساڵانی ڕابردووە دام و دەستگا ئیتیحادیەکان ناویانە مانایکی ئەوتۆ بۆ ئەوە نەماوەتەوە کە ئەم فیدراڵیە وەکو لە ئاستێکی پێویستدا ممارەسەی ئەرک و مافەکانی خۆی بکایان ئەتوانین ئێستا بڵین ناتوانین بە تاویش ناوی لێ بنێن فیدراڵی. ئەوەی هەیە مرکزیەتێکی سرف داراییە بە جۆرێک لە هیچ ئەزمونێکی دنیادا نییە کۆی داهاتەکان بە کەم و زۆر و باش و خراپەوە، تەنانەت کۆی منەح و بەخشینەکانیش کە لەلایەن منەزەمات و حکوومەتەوە وەریەگری کە ئێستا داوای ئەوانیش دەکەن هەمویان بچنەوە قاسە و خەزێنەی حکوومەتێکی فیدراڵی لەوێشەوە بەپێی یاسایەک کە خۆی دەری دەکات موچەت بدات پشکت بۆ بنێرێ. زۆر باشە کاک جهانگیر. بەڵێ من ئەمەوێ ئەوە بپرسم کاک جهانگیر، یعنی پێش ئەم بڕیارەی کە وەزیری دارایی عێراق داوێتی ئێمە بینیمان پێشتر ڕێکەوتن لەسەرەوەی کە تاوەکو بودجە هەموارەکرێتەوە، یاسای بودجە هەموارەکرێتەوە پشتی هەرێمی کوردستان بنێرن، یعنی ڕێکەوتنێکی لەم شێوازە هەبوو. بەڵامە بینین پەیوەست نەبوون بەمەوە. ئێستا قسەی تری شەکرێت، قسەکرێت لەسەرەوەی مانگی سێ ئەگەر کە فەرمانبەرانی حکوومەتی هەرێم تۆمار نەکرابن ئەوە بودجەیان بۆ نانێردێت. ئەم یاریانە چییە؟ ئێستاشە بینین یعنی وەزیری دارایی پچڕ ئەم پارەیە نێرێت. ئەم یاریە چییە کە ئەکرێت؟
بەڵێ ڕاستیەکەی من پێم وایە ئەمانە شتێکی غەریب نین من چونکە من پێشتریژ ئەم جۆرە یاریانم بەدی کردووەن سەبارەت بەوەی کە ڕێککەوتن کراوە و جێبەجێ نەکراوە من ئەوەندەی ئاگادار بم هەر لە ڕێککەوتنەکانی ساڵی 2009 و 11 لەسەر بابەتی ڕێککەوتنی نەوت و بودجە هیچیان وەکو خۆیان جێبەجێ نەکران لە بەرامبەر ڕێککەوتنەکانە کە تا ڕادەیەکی زۆر گونجاو بوون و لەگەڵ سیستەمی فیدراڵیا ئەگونجان لە بەرامبەر ئەوەدا خێرا و دەستوبەر حکوومەتی بەغدا یاسایەکانی بەجۆرێک ڕنگڕێژ دەکرد کە مانایەکیان بۆ ڕێککەوتنەکان نەدەهێشتەوە ئەوە بوو بینیمان لە ساڵی 2015دا کە ڕێککەوتنی نەوت و بودجەکرا حکوومەتی هەرێمی کوردستان 5 مانگیش لەسەر یەک بوو نەوتەکەی ڕادستی حکوومەتی بەغدا کرد بەڵام یاسای بودجەکەیان بە جۆرێک داڕشت کە نەک هەر نەوتەکە هەموو شتێکیشیان ڕادست بکەی کە تۆ هەمیشە قەرزارە بیتەوە وەکو بینیمان پاش 9 ساڵ ئینجا لایەنی هەرێمی کوردستان بە تاوی ئەو زانیارەی بۆ ڕوونبوویەوە کە یاساکان بە جۆرێکدا ئەڕێژرێن کە هیچ ئەساسێک هیچ مانایەک بۆ ڕێککەوتنەکان ناهێڵنەوە یاسایەکانیان بە جۆرێکدا ئەڕێژن کە شیاوی جێبەجێکردن نەبن بەڵێ دەنگەداتەوە لای من نازانم ئەگەر بەڵێ بۆیە ئەوەی ئێستش ئەیبینین یا ئەوەی ئێستش دەیبینین ڕاستە دەرەنجامی ڕاستە و خۆی بڕیارەکەی دادگای ئیتحادیە ئەیانەوێ بەو جۆرە هەڵسوکەوت لەگەڵ هەرێمی کوردستان بکەن بەڵام ڕاستیەکەی دەرەنجامی زنجیرەیەک ئەڵقەی یەک لە دوایەک و پرۆسێسی یەک لە دوایەکە کە بەشێکی زۆر لە هێزە عێراقیەکان ناویانە بۆ گەڕانەوەی ناوەندگەرایی دارایی و ناوەندگەرایی سیاسی بۆ عێراق و بەداخەوە هەندێک لایەنی هەرێمی کوردستانیش تەفاهمەکەیان بە جۆرێکی ترە لەو بابەتانە یان تێگەشتێکی یەکگرتوونیە لە نێوان هێزە کوردیەکان تاکو ئێستا ئەوە بە هەڕەشە نازانن هەندێکیان تا ڕادەیەک بە دەستکەوتی ئەزان بۆیە من پێم وایە پێویستە بەر لەوەی قسە لەسەر هەر بابەتێ بکرێ کۆبوونەوەی پێویست بکرێ لە ئاستی باڵا بۆ ئەوی تەفاهمێکی مشتەرەک لەو بارەیەوە دروست بکرێ و ئیلا هەر هەنگاوێکی تر دەربارەی بابەتە تەکنیکی و یاسایی و کارگێڕیەکان زەحمەتە وەکو دەرەنجامێکی ئیجابی وەکو دەرەنجامێکی ئیجابی پێویستی هەبێت فەرموو بڵێ کاکە جانگیریانی وەکو پسپۆڕێکی دارایی ئەو بابەتەی کە دادگای فیدراڵی وروژاندوێتی کە لە ماوەی مانگێکە هەژماری بانکی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست بکرێت ئەمە تا چەند ڕێکێچێت بەڵێ ڕاستیەکەی ئەگەر بینە سەر ئەوە ئێستا ئەتوانین بڵێن بڕیارەکەی دادگای فیدراڵی دراوە تا ڕادەیەکی زۆر هیچ کەس لە عێراقدا بە سەریحی ناتوانێت ڕەتی بکاتەوە تەبیعەتی بڕیارەکە وایە سوڵتەی بڕیارەکە و هێزی بڕیارەکە وایە بەداخەوە کە ئێمە نەمانوی حەزمان لێ نییە وابێ هەموو کەس حەزیە کرد دادگایەکی سربەخۆی هاوسەنگ بێ بڕیارەکانی دەست و فیدراڵیانە بن بەڵام ئێستا بڕیارێک دەرچووە چەند نامەعقولیەتی تێدا بێ بە جۆرێک لە جۆرەکان هەموو لایەنێک ملزەمن یان لانی کەم ناتوانن بەڕاشکاوانە ڕەتیکەنەوە بۆیە ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ بدەن بە جۆرێک جێبەجێ بکەن کە لە سوودی هەموو لایەنێک بێت من پێم وایە مطلقاً ئەم بڕیارە بە تەواوەتی یعنی بەڕەهایی و سەتاسەد شیاوی جێبەجێکردن نییە یەکەمیان ئەو مانگە شیاوی جێبەجێکرد بە هیچ جۆرێک شیاوی ئەوە نییە موچەی 1,200,000 کەس تەوتین بکرێت لە بانقەکان دوای ئەوەش قۆناغێکی تر هەیە کە هیچ کەس تاکو ئێستا وەکو پێویست سەرنجی لەسەر نادا قۆناغی پێش مەسەلەی تەوتین پێش مەسئلەی ئەوەی حسابی موچەخۆری هەر کەسێک بچێتە سەر هەژمارە بانکیەکەی پرۆسەی وردبینیکردنی لیستی موچەخۆران هەیە کە 30 ساڵە هەرێمی کوردستان بە زنجیرەی لێدەوایی یەک لە دوایەک بە پێی ڕێنمایەکان و بە پێی فەرمانە کارگێڕی و سیستەمە کارگێڕیە بەرکارەکانی خۆی ئەم پرۆسەی ئەنجام داوە ئێستا ئەم پرۆسەیە بە ئاسانی ناگوازرێتەوە لە ڕووی عقەباتی کارگێڕی و فەنی و ژمێریاری زۆری هەیە ناتوانرێ بگوازرێتەوە ڕاستەوخۆ بۆ بەغدا و لەلایەن بەغداوە ئەم پرۆسەیە ئەنجام بدرێ بە کورتی و بە پوختی دوو ڕێگری زۆر تەکنیکی هەن لەو بارەوە یەکەمیان ئەو هەژمارە بانکیە ئەو کارتە بانکیانە لەو ماوەکەمەیە دوام پرۆسەی وردبینیکردن ئەگەر بڕیارە لیستی وردبینی لیستی موچەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە وردبینی بکرێ من زۆر بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم ئەگەر بەمانای وردبینی دەکەن ئەم پرۆسەیە بەوان ناکرێت و بەبێ هاوکاریەکی گەورە و تەواوی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان نەگەر ناکرێت بەڵکو دەبێت
ئەو وێزگەیەی وردبینی دووەم لەلایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە ئەنجام بدرێ ئەجینا بە هیچ جۆرێک ئەم پرۆسەیە لەلایەن بەغداوە حەقی خۆی نادرێتەوە بە تەواوی ناکرێ بەڵام ئەگەر بڵێن بەبێ وردبینی و بەبێ ئەنجامدانی ڕێوڕسم و بنەما و ڕێسا کارگەر و داراییەکان پرۆسەکە ئەنجامەدەین ئەمە شتێکی ترە بەڵام پێم وایە ئەوان بە هیچ جۆرێک ناتوان ئەو کارە بکەن و لەم بارەیەوە ئەگەر کاتە بێ من ئەتوانم ڕوونکردنەوەی زیاتر بدەم کاک جهانگیر خۆشحاڵە بووین ئەگەر کات هەبووە ئیشەڵا بۆ دەرفەتێکی تر حتمما ئەم پرسە درێژەیە کێشوی ئەمە زیاتر لە خزمەتی جەناب تابین لەسەر ئەم پرسە جهانگیر گوڵپی پسپۆڕی دارایی گشتی زۆر سپاس بۆ بەڕێستا